ئەو نظامە دیکتاتۆری خوێناویانەی کە دروست بووە هەموو بە پشتیوانی جێش عێراقی دروست بووە. ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ترسی ئەومان نەبوو ئێران بێ پەلامارمان باە تورکیا سووریا جێگەکانی تر هەمیشە کوردستانی عێراق لەلایەن جێشی عێراقیەوە پەلاماردراوە و داگیرکراوە و وێران کراوە خەڵکەکەی کوژراوە. لەبەر ئەوە ئێمە هەوڵمان ناوە دوو زەمان بخێنە ناو دەستورەوە، یەکێکیان زەمانێکی دەستوریە، ئەوی تریان زەمانێکی مادیە. زەمانە دەستوریەکە عیبارەتە لەوەی کە دامان ناوە کە هێزە چەکدارەکانی عێراق لەژێر سەیتەرەی مەدەنیا بێت، نەک جەنەڕاڵ و مینەکانی عێراق بەڕێوەی بەرن. میزانی هێزە چەکدارەکانی عێراق لە چاو میزانی عێراقا دیاری بکرێ کە لە سەدا 4 زیاتر نەبێت، نابێت لە سەدا 4 زیاتری میزانی گشتی عێراق تەرخان کرێ بۆ جێیش. هەروەها سەقفی ژمارەی جێیشە بێت دیاری بکرێت، 100,000 بێت، 200,000 بێت، ملیۆنێکە بێت، 4 ملیۆنێک بێت. چکم خۆتان نەزانن لە زمانێکە جێشی عێراقی ژمارەکەی گەیشتووە ملیۆنێک. پێشەوەی کە سەدام ڕوخێت هێزە چەکدارەکانی عێراق لە حدودی 600,000 نەفەرا بوو کە ئەوە بێ بە بارێکی زۆر قورس بەسەر میزانی عێراقەوە. یعنی ئەگەر ئەبێر خەریکی بەخێوکردنی جێیش بی ئەو پارەیە هیچی نامێنێتەوە بۆ مەسەلەی تەنمیە و بۆ مەسەلەی پێشخستنی ئابووری و ژێرخانی کۆمەڵ و ئەوانە. یەکێکی تر لەو شەردانی کە دامان ناوە ئەوەیە کە هێزە چەکدارەکان بۆیان نییە نەبجوڵێن بۆ دەرەوەی عێراق نەبۆ هیچێکە لە یەکلیمەکان ئیلا بە موافقەتی سەی 75 پەرلەمانی عێراقی نەبێت کە ئەویش ئەو ساکە گەڕێی ئێمە تیابەجینا سەی 75 لە پەرلەمانی عێراقی بە هیچ جۆرێک تەمین نابێت. یەکێکی تر لەو شەتانی کە دامان ناوە ئەویش ئەوەیە کابێ جێیش لەسەر ئەساسی دڵسۆزی بۆ وڵاتەکە خەڵکە بژێری نەک لەسەر ئەساسیەوەی کە ئەمە شیعەوە ئەمان سوننەیەوە ئەمان کوردەوە ئەمان تورکمان ئەمان ئاسووری و ئەمان هنا. یعنی کۆمەڵێک مەقایس دانراوە. ئەمانە مەقایسی ئەگەر بتوانین لە دەستوری عێراقیا تەسبیتیکەین ئەبێ بە زەمانێکی دەستوری بۆ پاشە ڕۆژی میلەتەکەمان کە جارێکی کە جێشی عێراقی نەتوانێت بێت پەلاماری کوردستان با داگیری بکات و وێرانی بکات و سەر لە نوێ کوردستان وەکو وڵاتێکی داگیرکرا و معاملە بکات. ئەوە زەمانە دەستوریەکە بوو. بۆ تەمینکردنی زەمانی مادیش چقم تەنیا زەمانی دەستوری کافی نییە. احتیمالی وایە لە مستەقبەلە کۆمەڵێک زابتی شۆڤێنی یا کۆمەڵێک زابتی ئوسوڵی سەیتەرە بکەن بەسەر جەوشە و ئەوساکە بە ئارزووی خۆیان بێن پەلاماری ئەم ئیقلیم و پەلاماری ئەو هەرێم و پەلاماری ئەو جێگەی بن.